سڵاتان لەبێت هیوادارم کە باش بن جژنیشتان پیرۆز بێت هیوادارم لە جژنی قورباندا بە تەندروستێکی باشەوە جژنی پیرۆزە لە خزمان و دۆستانتان بکەن. لە بڕگەی ئەم جارەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین بێگومان لە ڕۆژانی جژندا ئەو بابەتانەی کێنە بەردەستمان کە بیخۆین بابەتانێکی زۆرن و هەندێکیان ناتەندروست و هەندێکیشان تەندروستن و زۆر جار زۆرخۆری لەم بابەتانەدا دەکەین بە تایبەتی ئەو بابەتانەی کە ناتەندروستن وەکو بابەتە شیرینیەکان و هەروەها بابەتەی خواردنەوە گازەکان. جا ئێمە لە بڕگەی ئەم جارەماندا هۆشیاری دەدەین لەسەر زۆرخۆری و هەروەها بابەتە شیرینیەکان و خواردنەوە گازەکان بزانین ئایا ئێمە چۆن بتوانین خۆمان لەم بابەتانە بپارێزین و چۆن بتوانین بە شێوازێکی سنووردار لەم بابەتانەدا ئێمە خواردن بخۆین و هەروەها خواردنەوەکان بخۆین. گفتوگوێم بابەتە دەکەین لەگەڵ دکتۆرە سروشت وەهاب پسپۆڕی خۆراک و کێش و قڵەوی لەگەڵمانە بن. سڵاوتان لێبێم جژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێ زۆر سپاس بۆم دەرفەتە. جارێ با بزانین زۆرخۆری چییە؟ زۆرخۆری کاتێک پێی ئەوترێت ئەم کەسا زۆرخۆریە کردووە کە بڕێکی زۆر خواردن و خواردنەوە بخوات لە دوای ئەوەی کە هەست دەکات تێر بووە. ئەمە جگە لەمەی کە بڕێکی زۆر خواردن و خواردنەوە بە زۆرخۆریدا ئەندرێ هەروەها ئەو خواردانی کە بڕێکی زۆر چڕن لە کالۆریە بە زۆرخۆریدا ئەندرێ. یعنی تەنانەت ئەگەر بڕی خواردنەکە زۆریش نەبێ بەڵام کالۆریەکی زۆری تیابێ هەر بە زۆرخۆریدا ئەندرێ. سەبارەت بە هۆکارەکانی زۆرخۆری هۆکارەکانی زۆرخۆری زۆرن تەبان برسێتی زۆر بۆ مایەکی دوور و درێژ لە گرنگترین هۆکارەکانیەتی قەلەقی و سترێس کە ئەمیشە بێتە هۆی زیادبوونی هۆرمۆنی کۆرتیزۆڵ لە جسمە و هەروە زیادکردنی ئیشتیها لە کەسەکەیە و ئەمیشە بێتە هۆی زۆرخۆری هەروە کەم خەوی و نەبوونی جوڵە زوار خواردنی خۆراکە شیرینەکان و خواردنەوە گازیەکان کە بڕێکی زۆر شکریان تایە ئەمانش هەروەها وا لە کەسەکە ئەکا شکری خوێنی زوو دابەزێتەوە و هەست بە برسێتی زۆرتر بکات و هەروەها بەڵێ بۆ ماوەیش کاریگەری هەیە لەسەر زۆر خواردن لە کەسەکاندا. زۆرخۆری دوو جۆر کاریگەری هەیە کاریگەری کورتخایانی هەیە لەگەڵ کاریگەری درێژخایان. لە کاریگەریە کورتخایانەکانی تەبان هەڵاوسانی گەدە و قورسبوون و ناڕەحەتی گەدەیە هەڵاوسانی سکە گەڕانەوەی ترشەڵۆکی گەدەیە و هەروەها بێتاقەتی و ناڕەحەتی و کەمخەوی بۆ کەسەکە دروست دەکات. لە کاریگەریە درێژخایانەکانیشی گرنگترین کاریگەری ئەوەی کە ئەبێتە هۆی قەڵەوی و لێکەوتەکانی چییە؟ نەخۆشیە درێژخایانەکانە بەدوایدا وەکو زیادبوونی بەرگری ئەنسولین و بەدوایدا دروستبوونی نەخۆشی شەکرەی جۆری دوو و زۆربوونی چەوریەکانی خوێن و چەوری سەرجگەر و بەدوای داهێنانی پەستانی خوێن و بەرزەفشاری خوێن ئەمانە لە کاریگەری درێژخایانەکانی زۆرخۆری. طبعاً زۆرخۆری لە هەموو تەمەنێکە مەترسیدارە یعنی ترسی خۆی هەیە بۆ نمونە هەر لە مناڵانە ئەبێتە هۆی ڕاحاتن لەسەری ڕاحاتن لەسەر زۆرخۆری بۆ نمونە شیرینیەکان بەعام والێکە ئیدمانێک دروستەکانە مناڵەکەی و ڕایەت لەسەری کە بەردەوام زۆرخۆر بێت و ئەبێتە هۆی قەڵەوی لە داهاتووترا دروستبوونی قەڵەوی لە تەمەنەکانی گەورەتریە لە تەمەنی نێوجوانان و گەنجانە بە هەمان شێوە بێتە هۆی زیادبوونی وەزن و نەخۆشیە درێژخایانەکان بەعام و لە تەمەنی پیریشە بە هەمان شێوە لەوانەیە کەسەکە خۆی شکری هەبێ زەختی هەبێ زۆرخۆری ئەکات بۆی کۆنتڕۆڵ مابێ و زیاترە بێ زەخت و شەکرەکەی ئەگەر تەنانەت کەسەکە خۆشی ئەوانەی نەبێت هەر دەبێتە هۆی دروستبوونی نەخۆشیە درێژخایانەکان ئەگەر زۆرخۆری بکات. بۆ بەرەنگاربوونەوەی زۆرخۆری تەبان ڕاهاتنە کەسەکە ئەبێ خۆی ڕابێنێ لەسەری هۆکاری ژینگەی هۆکاری زۆرمان هەیە بۆ ئەوی بەرەنگاری بینەوە. یەکێک لە هەرە ڕێگا سەرکەوتوەکانەوەی کەسەکە محاولە بکات لە کاتی نان خواردنە بە هێواشی نانەکەی بخوات بە شێوەیەکی زۆر هێواش نانەکەی بخوات. ئێمە بەردەوام ڕێنمایی خەڵکەکەین جوینی زۆرتری هەبێ بە خواردنەکان و کاتێکی زۆرتری بێ بچێت لە کاتی نان خواردنە. ئەمە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانە بۆی بەرەنگار بێت و زۆر بخوا کەم خواردنی شیرینیەکان و خواردنەوە گازیەکان هەروەکو وتمان پێشتریش ئەمانە خواردنەوە گازیەکان و شیرینیەکان ئەبێت هۆی زیادبوونی شکری خوێن بە خێرایی و هەروە دابەزینەوەی بە خێرایی دووبارە و کەسەکە هەست بە برسێتی ئەکاتەوە دووبارە و هەروە زۆر خواردنی ئەو خواردانی کە پرۆتینیان زۆر و فایبەریان زۆرە بۆ ئەوی کەسەکە بە بڕێکی زۆر یعنی بۆ ماوەیەکی دوور و درێژ هەست بکات کە تێرە و برسی نەبێتەوە خەوێکی باش و تەندروستی هەبێ وەرزش و جوڵەیەکی باش
باشی هەبێ ئەمانە لەو هۆکارانن کە ئەتوانن بەرگری پێ بکەین لە زۆرخۆری. شیرینیەکان و خواردنەوە گازیەکان هەردووکیان ینی هەردوو بابەتەکە بڕێکی زۆر شەکریانتیە، شەکری ئێمە پێ ئەڵێن شەکری زیادکراو نەکو شەکری کاربۆهایدرێتی ئالۆز کە ئەمە دوشتی جیاوازە. ئەم دوو بابەتە خۆراکی هەردووکیان بڕێکی زۆر شەکریانتیایە و لەگەڵیە وزەیەکی بێسوودیان هەیە، وزەیەکی زۆر کالۆریکی زۆر ئەیا بە کەسەکە و سوودی شینی ئەو کالۆری کە ئەیاتی و زوودا ئەبزێت و زوو وزەکەیدا ئەبزێت و هەست بە بێتاقەتی و بەهێزیەکی زۆر ئەکا کەسەکە. وەکو کاریگەریەکانی ئەم دوو جۆرە خواردنە وەکو وتمان شەکری خوێن بە ڕێژێکی خێرا بەرزەکاتەوە لە کاریگەریەکی یعنی بۆ ماوەیەکی کورتخایەن ئەبێتە هۆی دروستبوونی بەرزی شەکری خوێن، بەرزی فشاری خوێن و هەڵاوسانی گەدە و هەڵاوسانی سک و ناڕەحەتی لە گەدە و بێتاقەتی کەسەکە و لە ماوەیەکی درێژخایەنە کەسەکە ئێستا بۆ نمونە ئێمە ناڵین یعنی تەنها لە جەژنە ئەم کەسە ئەم شتەی خواردۆ بۆ یەک جار ئیتر تەواو تووشی ئەمانی ئەکا لەوانەیە کاریگەریە کاتیەکانی کورتخایەنەکانی دەربکەوێ بەڵام کاریگەری درێژخایەنەکانی وردە دەبێت تێپەڕبوونی کات نامێنێت لەبەرەوەی کەسەکە بەردەوام نەبووە لەسەری. بەڵام ئەگەر ئەم شتانە بە بەردەوامی بکرێت و دووبارە بکرێنەوە تەڵەن کاریگەری درێژخایەنەکانیشی دەرئەکەوێ وەکو وتمان وەکو شەکرە و شەکری بەرزبوونەوەی شەکرە و فشاری خوێن و هەروە قەڵەوی و زیادبوونی کێش و چەوریەکانی خوێن و نەخۆشیەکانی بەرزبوونەوەی چەوری جگر. تەوانم خواردنانە بۆ هەموو تەمەنێک پێویستە وریا بێتە و خۆی لێ بە دوور بگرێ، بەڵام ئێمە قەتعی ناکەین بە قەتعی بۆ هەموو تەمەنێک بڵین نابێ هەر بە هیچ شێوەیەک بەکار بهێنرێ. بۆ نمونە ئێمە بڕی شەکری ڕێگە پێدراو کە لە بەعام ئەتوانرێ گەنجێک بەکاری بێنێ 25 گرامە لە ڕۆژێکە کە تقریبان بە نزیکەی 6 کەوچکی چا ئەکات. ئەمانە ڕێگە پێدراون بەڵام ئایا 6 کەوچکە چاکە چەندێکە تقریبان ئەگەر حسابی بکەین لەوانەیە یەک قوتوی بچووکی خواردنەوە گازیەکان تقریبان ئەو بڕە دابین بکات یعنی نەتوانی هیچی تر بخۆی لە دوای ئەوە. وەکو وتمان قەتعی ناکەین بۆ هەموو تەمەنێک ئەتوانرێ بخورێ بەو بڕێ کە دیاری کراوە بەڵام بەردەوام نەبێ بە بەردەوامی لەسەری نەبێتە خویە کە هەموو ڕۆژێک دووبارەی بکاتەوە. بەڵام لەو کەسانەیە قەتعەکرێ بە هەموو شێوەیەک پێویستەکە لێی بەدوور بێ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە خۆیان توشبووی نەخۆشی شەکرەی جۆری دوون یاخۆ توشبووی بەرزەفشاری خوێن و بەرزی چەوریەکانی خوێن. کاریگەری ئەم خواردنانە کە بەتەنها بخورێ کەمترە لەوەی کە تۆ یعنی بیکەی بە دوو جۆر خواردن کە هەردووکیان شەکری زیادکراویانتیایە. وەکو وتمان هەم خواردنەوە گازیەکان هەم شیرینەکان هەردوو جۆر بابەتەکە شەکری زیادکراویانتیایە کاریگەریەکە بێ بە دوو هێندا. ئێمە شەکری ڕێگە پێدرا و 25 گرامە لە ڕۆژێکە کاتە تۆ گەربۆن 25 گرامەکە لە خواردنێکی گازیە وەربگری هەر خودی شیرینیە دەستکردەکە کە ئەی خۆی لەگەڵیا زیادەیە نابێت لەگەڵیا بخورێ و کاتە کاریگەریەکە شێبێتە زیاد و بێتە دووهێندە لەسەر کەسەکە و بە ماوەیەکی درێژخایەن کاریگەری زۆرترە بێت. پێویست دەکات هەموو کەسێک بە مناڵ و گەنج و پیر هەمووی لێی بەدوور بێت ئەگەر خوراش بە بڕێکی زۆر کەم زۆر کەمی لێ بخورێت بۆ ئەوی نەبێتە عادەت و دووبارە نەکرێتەوە شتەکە و لەگەڵیشیا بۆ بەرەنگاربوونەوەی ئەمان و جێگرەوە بۆ ئەم شتانە ئەتوانین وەکو جێگرەوەی خواردنەوە گازیەکان ئێمە ئاو بەکاربهێنین، شەربەتی میوەسروشتەکان بەکاربهێنین، چاو قاو بەکاربهێنین بەبێ شەکر ئەمانە جێگرەوەیەکی باشن و هیچ زەرەدێکیان بۆ کەسەکە نییە. وەکو جێگرەوەی شەکر دەستکردەکانیش هەنێک جۆری چکڵاتەمان هەیە و کە شکری دەستکردی کەمتیە یاخود هەرتیای نییە بۆ نسا 70-80 کاکاوە چکڵاتەکان شکریانتیانە ئەو جۆرە چکڵێت و شیرینیانە زەرەدێکی وا ناگەیەنێ توانێت بە بڕێکی کەم لێ